ئەم کاتەتان باش نەهرۆ جەرجی سموستان دەرنیوستان پێشکەش دەکەم دەست پێچژوە کەمیشە ناو نیشانەکان. بەهۆی خراپی خزمەتگوزاری چەندین گردبوونەوە و ناڕەزایەتی لە هەولێر بەڕێوە دەچێت. تورکیا لە ڕێی سەرۆکی حکوومەتەوە دەیەوێت فشارەکانی سەر عێراق لەسەر وڵاتەکەی کەم بکاتەوە. سوارچەوەی هەماهەنگی گرنگترین مەرجی بە هەڵبژاردننی سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق پەسەند کرد. گردبوونەوە و دەربڕینی ناڕەزایەتی لەلایەن بەشێک لە دانیشتوانی هەولێر بەردەوامە بەهۆی خراپی خزمەتگوزاریەکان. شەوی ڕابردوو بەهۆی خراپی ئاو خۆپیشاندان ئەنجام درا و ناڕەزایەتی دەربڕدرا لە شەقامەکان. ئەمڕۆژ بەهۆی کێشەی خراپی جادە و بان لە گەڕەکی نازماوە خۆپیشاندان ئەنجام درا و مایکی ستاندەریش پەیامی بەشێکی خۆپیشاندەرانی گواستەوە. بفەرموو. وڵی داواکاریمان ئەوەیە کاچی خۆم دەمانەوێ ئەوەندەی کە دەکرێتن لە ئەوەندەی بەجی دێلن ئەمە دەمانەوێت ئەوەندەشمان لە بۆ بکەن کاکە لە یعنی ئێستا کابرا گۆتنی لە ئەوەندە هەردا لە ئەوەندە کابرا گۆتنی خانی خۆمانە خانیمان لێ سەقەت دەکەن ها داوامان ئەوەیە با بێتن کاکە تەمەشاکاتن ئەگە خانیمە لە پێشە ئەگە کابرا گۆتنی غەدرمان لە خەرچی کردێ بابێ پێمان برێتن ونیە ئەمە ئەوەندەمان داوایە کاکە دەمانەوێت نیوە سەب دەکرێت دەمانێت ئەوەندەمان لە سەب بکرێتن و ئەو شتەمان لە بۆ چاپکەنی ئاوی جێلەیە داوامان لەوەی ئەوەندەی دەکرێتن ئەوەندە شتەوە بکرێتن ئەو جاک ئەوی لە بۆمان بکە سەر چاومان و ئەوی نەشکات نیز لە سەرایەتکەمان نامین کاکە وەڵی تەمەشاکە 100 مەتریەکە بەخوای تەواویش نەکرایە کورە بەخواوە دەرکرد لە عیم دەکەم دیسان لێ دەبتەوە ئەگەر هەمبیە من ئەلێرکوانە دادەنیشم کاچی خۆم ها ئەمن کوردم کابرا گۆتنی بابل بابم ها نەحارە بم هەرچ ئەوەک نیما من کوردەواری خۆمانم هەم بیتن ئەم لێرە دانانشم ئەمژەچن لە زیەکی باش دادەنیشم لە نەبوونی خۆم لە ئەوەی خۆم لێرکوانە دانیشتیمە لە ناو قوڕ و سرپاویمە ها ئەو جەش دەرێن وەڵا کاکە ئەوە لێرکوانە دەبی خانیتان لێ سەقەت بکەین خەموم لە نەبوونیە کاکە لە نەبوونی نییە چێ لێرکوانە دادەنیشتن ئەگە نەبوون نەبیتن ئەمن ئەگە نەبوون نەبم خانی بەخۆ بە چار منداری لە 100 مەتری دانیشتیمە نەست بەیتونەم هەیە نەیت نەخانیم پێچا دەکرێ بە تاوی نەیت هەردم هەر ڕۆژێ نەوە عەشەراتێک دێتە ناوی ها ئەگەر هەمبیە منە لێرکوانە دادەنیشم ئەمیژەچم لە زیەکی باش دادەنیشم ویانە دەرکەی چا دەکەم لە لە عیم لێ دەبتەوە ئەگەر هەمبی دەرکەچی باش دانانێم ها بەس نازانم هێشتان ئەوەشیان پێ زیادە لەمە ئەمە مەمنونین ئەوان مەمنونی مەنینە هێشتان دەرێن کاکە ناوەڵەوە بەکە لەگ نایەتن ها ئەوەندەتان لێ سەقەت دەکەین یا من بخۆم خانیم کاکە شارەوانیە ئەوانە ئێرکوانە چا دەکەن کاکە چینەک هینیان گوتیان تەواوە ئەمووی چا دەکەین ئەو جارە دەرە وەڵام ئەفتەکە ئەو پرۆژەیە گۆڕایە ئێرکوانە فرۆشایە نازانین فرۆشایی دەرچێ کاچی خۆم بابێ پێمان برێتن کاکە ئەو ئەمن کڕیتمەوە یان مەسەرونیە ئێرکوانە سەقەت دەبی کاکە ئەو خانیانە ئەمن تاویستان دەدەمەوەیان بزانە چ دەکەم یان کاکە ئەمن ئەوەندە لە بەخاترین گۆ من ئەوەندەی دەینمە پێشونیە بابێ پێمان برێتن بەس نەک بۆچی ئەوەی قەشمەریمان پێ بکەنی وەی دەکەین نیوەی ناکەین ئەوانەیە بکرێتن ئەمەژە ها لێرکوانە زەقەی چاومان بێتن ها دەکرێت کاچی خۆم ئەو بیدات کوڕ ڕەسیفیا هینا و تێکەران تێکردی لۆمە سەب کەنەمە خۆ داواکاری ماچێ داوا چی لە حکوومەتی دەکەین داواکاری ماوە کوڕ ڕەسیفتی ناتێکەرت ڕوو کردێ لۆ سەب ناکەی ئێستا تەمشە تەسویر کە وا جۆگە لێکوانە دەرێ و هەلاخەک جۆگە بوو بە ناو گەڕەشیدا بڕۆ تەمشە خۆ تازە بخۆ تەسویر قێ و چرکاوە یعنی هەندە شتێوە نیە بەڕاستی کۆرام 2 مەتر ببینێتەوە داواکاری مارۆ ئەوەندە مار لۆ سەب بکەن کاکە ئەوە گوتیان ڕەوزەیە کاکە نە ڕەوزەمان دەوێ نە سەعی پۆستەرمان دەوێ بەس ئەو جادێما لۆ قیرکە ئەوە لۆ سەبکە 15 مەترە وەڵا 15 مەترە یعنی خێرە سەر هەموو ڕۆژێ دێن جەمعەت شارەوانی دێن وەڵا ئەوە خەریتە گۆڕە ئەو هەم خەریتە چ بوو گۆڕاوە هەموو ڕۆژێ دێن خەریتە گۆڕە ئێرە بەبەر ئەوەی دەکەوی ئێرە بەبەر کاک بیداتی ڕسمیدان نابە یان بیداتی بگوی بە کاکە خانی مەکەنە لێکوانە یعنی خێرە ئێستا و کۆرانی دەکەوی 2 مەتر ئەدی ئاو چیەوە بچێ و چرکاوە چیەوە بچی کاکە ئاخۆ پێش دەکەی خەرکی مەزبعی نیە چرکاوی لێ ڕاوەسیت کاکە خۆی 2 ڕۆژێشکە هەموو دەبتە قوڕاوەشین
حکوومەتی تورکیا داوای لە سەرۆکی حکوومەتی هەرێم دەکات لە ڕێی پەیوەندیەکانی لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق فشارەکانی سەر تورکیا کەم بکاتەوە. ئاژانسی سپۆتینکی رووسی لەم بارەیەوە بڵاوی کردوتەوە تورکیا کەوتۆتە ژێر کاریگەری فشارەکانی عێراق بۆیە داوای کردووە حکوومەتی هەرێم ڕۆڵی هەبێت لە کەمکردنەوەی ئەم فشارانە. سەردانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمیش بۆ بەفدا و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق لەم چوارچێوەیەیە. چاوەڕێ دەکرێت ڕۆژی سێشەممە ئەنجومەنی ئاسایشی کۆبوونەوەیەکی تایبەت بەدەست درێژیەکانی سوپای تورکیا لە ناوچە سنووریەکانی هەرێم بکات. چوارچێوەی هەماهەنگی لیژنەیەکی ناوخۆیی بۆ یەکلاییکردنەوەی کاندیدی سەرۆک وەزیران ڕاستپاردووە کە پێکهاتوون لە عەمار حەکیم، قەیس خەزعەلی، هومام حەموودی. لیژنەکە لە کۆبوونەوەی خۆیدا چەند مەرجێکی بۆ دیاریکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆک وەزیران پەسەند کرد کە بریتین لە یەکەم نابێت ئەو کەسە لە ڕێزی یەکەم سیاسەتمەدارانی شیعە لە دوای 2003 بێت. دووەم پێویستە سربەخۆ بێت. سێیەم دەبێت پەیوەندیەکی باشی لەگەڵ موقتەدا سەدر هەبێت. چوارەم لەسەر ئاستی ناوخۆیی و ئیقلیمی و جیهانی قبوڵ کراو بێت. سەرچاوەیەک بە ئاژانسی ئەلمۆنیتەری ئەمریکی ڕاگەیاندووە بە گوێرەی ئەم مەرجانە چوار ناو گفتوگۆی لەبارەوە کراوە کە سیانیان ئاشکرابوون و بریتین لە یەکەم قاسم ئارەجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق، دووەم محەممەد شەیح سوودانی پەرلەمانتاری ئێستا و وەزیر لە کابینەکانی پێشوو، سێم فالح ئەلفەیاس سەرۆکی ئێستای یەکەکانی حەشدی شەعبی. هەر بە گوێرەی ئاژانسەکە مستەفا کازمیش یەکێکە لە بژاردەکان بۆمانەوە. بەو پێی ئێستا بەشێک لە لایەنەکانی ناو چوارچێوەی هەماهەنگیش پشتیوانی دەکەن. ئەلمۆنیتەر ئەوەشی وتووە لە پرسی سەرۆک کۆمار تا ئێستا چانسی کاندیدی یەکێتی لە کاندیدی پارتی زیاترە. پارتیش بیر لە دروستکردنی سێمی پەکخەر دەکاتەوە ئەگەر بتوانێت. بۆ دەستخستنی زانیاریەکان ڕۆژانە سەردانی لاپەڕی ستاندەر بکەن لە فەیسبوک. بەختەوەر بن.